ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم جارێکی تر بە بەرنامەی ئاسۆی بەرابەری دەبما میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. ژنان لە سەرەتای شۆڕشی ژن ژیان ئازادی کە لە 26 ئەیلولی 1401 دەستی پێکرد ڕۆڵی پێشەنگایەتیان هەبوو. ژنان بەشدار بوون کە زۆربەیان گەنج و هەرزەکار بوون. سەرەتا با فڕێدانی ڕووسەریەکانیان چوونە شەڕی زۆرە ملەی حیجاب، بەڵام ئامانجەکانی شۆڕش وێڕای پاراستنی داواکاری بۆ هەڵوشاندنەوەی حیجابی ئیجباری زۆر زوو پەرەیسەند و فەرمانی ڕووخانی کۆماری ئیسلامی دەرکرد. لەگەڵ دابەزینی کردەوەی شۆڕژگەڕانە لە شەقام دیسان بزوتنەوەی داواکاری کرێکاران و چینە کۆمەڵایەتیەکانی دیکە لە مەیداندا بوون. ئەمجارە خەباتی ژنانی گەنج کە بووە هۆی هاوسۆزێکی بەربڵاوی ناوخۆیی و نێودەوڵەتی پەرەیسەند و تەمەنەکان و نەوەکانی دیکەی ژنانی گرتەوە. ئێستا میلیۆنان ژن حیجابی ئیجباریان فڕێداوە و بە ئازادی جلوبەرگ لەبەر دەکەن و لە بەردەم خەڵک دەردەکەون. ئەو ژنانە کێن و سەرکردەکانی کۆماری ئیسلامی چۆن کەوتونە سەر شەڕ لەگەڵیان؟ ئەم پرسیارانە و هاوشێوەکانی لەگەڵ میوانی بەرنامەکەمان خاتوو ڕۆژین موکریان چالاکی سیاسی دەخینە بەرباس و لێکۆڵینەوە. خاتوو ڕۆژینم کاتت باش و زۆر بەخێربی بۆ بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئەم کاتێەوە باشە سلااوڕێزم هەیە بۆ ئێوە و هەروەها بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس بەخێربی. پێشەوەی کە بچمە سەر پرسیارەکان کە لەسەر حیجابی زۆرە ملەیە، پێم خۆشە پرسیاری یەکەمم بەوە دەست پێکەم کە پێتان وایە شۆڕشی ژینە یا شۆڕشی ژن ژیان ئازادی کە لە کوردستانی شۆڕژگەڕەوە چەخماخەکەی لێدرا ئێستا لە چە قۆناغێکدایە؟ بەڵێ پرسیارێکی زۆر گرینگە. ئێمە دەزانین کە دەمانگ لە دەستپێکی ئەم شۆڕشە تەپەڕ بوو و بە بڕوای من بە پێی ئەو دیمەنانەی کە ئێمە لە ناوخۆی وڵاتەوە دەیبینین دەتوانین بڵین کە شۆڕش بەردەوامە لەبیرمان ناچێت. کاتێک ئێمە باسی شۆڕش دەکەین باشتر ئەوەیە پێناسەیەکشی لێ بکەین. کاتێک مە باسی شۆڕش دەکەین مەبەستمانەوەیە کە بزوتنەیەکی شۆڕژەرانە لە سەرەتادا دەست پێ دەکات و لە ئارادا دەبێت، ینی پرۆسەیەکە. ئەم پرۆسەیە جاری وایە درێژە خایان دەبێت، جاری وایە کوتخایان دەبێت و لە هەمان کاتا کاتێک پێی دەڵێن شۆڕش مەبەستمان ئەوەیە کە ئەم کەسانەی کە شۆڕژێرەکان کە نێوان وەک شۆڕژێر دەنین بە دوای گۆڕانکاریەکی بنچێنە بەسەر زێهنێتەکاندا، بەسەر سیستمی دەسەڵاتداری ئابووری کۆمەڵایەتیدا دەیانهەوێ بێنن. جا ئەگەر بۆم شێوازە ئێمە پێناسەی شۆڕش بکەین دەبینین کە شۆڕش ڕەهەندی جیاوازی هەیە، ڕەهەندی زێهنێتی هەیە، ڕەهەندی کۆمەڵایەتی هەیە و ڕەهەندی سیاسی هەیە. ئێستا ئەو شتی کە ئێمە لە ناوخۆدا دەبینین بە تایبەت چالاکی ژنان ئەنگۆ ئاماژەتان پێکرد کە ژنان ڕۆژ بە ڕۆژ زیاتر سەرپێچی جفاکی یا مەدەنی دەکەن، یعنی حیجابە زۆر ملیەکانیان ئەدی هەواداوە ئەدی سەرپێچیا لە یاسای بنەڕەتی ئێران کردو و ئەوە بخۆی نیشان دەدا کە ئەم شۆڕشە لە بواری کولتوریەوە لە بواری ئاڵوگۆری زێهنێتیدا بخۆی بەردەوامە و خۆی پێش دەخات، بەڵام هێشتا لە بواری سیاسیدا نەگەیشتۆتە ئامانجی سەرەکی خۆی بێگومان کە ڕوخاندنی ڕێژیم بێت و ئەوەی کە کەی دەگاتە ئامانجی سەرەکی یەکەمی خۆی لە بواری سیاسیەوە پێم وابێ تۆزێک سەختە کە ئێمە پێشبینی بۆ بکەین لە ئێستادا، بەڵام لە بواری ڕەهەندەکانی دیکەوە کە ئاماژەم پێکرد ئەم شۆڕشە لە جەریاندایە و من پێم وایە تازە بەتایبەت لە بواری کولتوری و لە بواری زێهنێتیەوە ئەم شۆڕشە کوژانەوەی نابێت. لە دامانگی گوزەشتە کە خۆشتان پێتان ئاماژەتان پێکرد، پێتان وایە چه ئاوگۆڕێ لە پێگەیژن لە کۆمەلگای ئێران و کوردستان بە تایبەتی دروست بووە؟ ئێمە کاتێک باسی ژن لە کۆمەلگای ڕۆژهەڵات و لە ناوخۆی ئێران بەگشتیدا دەکەین لەبیرمان نەچێت کە ئێمە باسی کۆمەلگایەکی خوێندەوار دەکەین. لەبیرمان نەچێت کە ژنانی ئێستا ئەگەر باسی ئێران بەگشتی جوغرافیای سیاسی ئێران بکەین، ژنانی خوێندەوار لە زانکۆکان 60% خوێندکاران پێگەنین. لە ناو فێرگەی ناوەندیدا 70% خوێندکارەکانیان دیسان ژنن و لە هەمان کاتدا ئەگەر باسی دەرسەدی زێوزێ بکەین
لە ناو جغرافیای سیاسیدا هەمان دەرسەدی زێوزێمان هەیە کە لە وڵاتانی ئوروپاییدا دەبینین و لە هەمان کاتدا دەزانین کە ئێستا بە گشتی کۆمەلگای ئێران ئەدی تەنیا سەرنجی ناخاتە سەر سەرچاوەکانی کە ئێران لە زانکۆکە و لە فەرگەکان پێیان دەدات و لە ڕێگای ئینتەرنێتەوە بەگشتی دەرگای دنیا و زانست بۆیان کراوەیە واتە من دەڵم کە ژنان لە بواری سیاسیدا گەیشتنەتە ئاستێکی زۆر بەرز بە ئەوە بۆتە هۆکاری ئەوەی کە ژنان ئێستا شۆڕشێک لە ناو جغرافیای سیاسی ئێراندا و بەتایبەت لە ڕۆژهەڵادا پێشەنگایەتی دەکەین و لە ماوەی ئەو دەمانگەدا ئەوە شتێک بوو کە ئێمە بینیمان و ئەومان بینی بەتایبەت لە پیاوانەوەمان بەتایبەت دەنگی باوکی شەهیدانەوە یا بنەماڵەی شەهیدانەکانەوە کە ددانیان بۆ دادەناکە ئێستادی ئەمە ژنانن بەڕاستی کە پێشەنگایەتی ئێمە دەکەن و ئەوە ژنانن کە ڕێبەرایەتی ئەم شۆڕشە دەکەن کەواتە من دەڵم پێگەی ژن بەتایبەت ژنانی ڕۆژهەڵات هەمان پێگەی 44 ساڵەوە پێش نییە و هەمان پێگەی تەنانەت دەمانگلەوە پێشش نییە و چون من هەروەکو ئاماژەم پێکرد شۆڕشەکە لە بواری زەهنیەتی کولتوریەوە دەست پێکردراوە و تا ڕادەیەکی زۆر ئاڵوگۆڕی بەسەر زەهنیەتی پیاسالاری لەنێو کۆمەڵگەکەدا هێناوە. بەڵێ سپاس هاوڕێ ڕۆژین لە 44 ساڵی پێشوە کە کۆماری ئیسلامی هاتووسە سەرکار خۆڕاگری ژنان بەرامبەر بە کۆماری ئیسلامی هەر بەردەوام بووە بەڵام ئێستا لە دەمانگی ڕابردوودا ئەم خۆڕاگریە چوەسە فورمێکی دیکەوە بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێوە ئەوە چۆن باسەکەن ئەو فورمانە چین؟ بێگومان 44 ساڵ تەمەنێکی زۆرە ئەگەر ئێمە هەر باسی خودی جارە ڕژیم کە ڕژیم ژاڵگۆری بەسەر خۆیدا هێناوە یعنی ئەو ڕژمی 44 ساڵەوە پێشش نییە ئەگەر تا هەر لە پێگەیژن لە سەرەتای دەستپێکی شۆڕشی 1970 لەگەڵ ئێستاگر ئێمە هەڵسەنگێنی زۆر جیاوازترە هەم ڕژیم ئاڵوگۆڕی بەسەر خۆی داهێناوە من ئاماژەم بە ژنش کرد کە ژن ئەدی و ژنەی کە هەمیشە دەبوو لە ماڵێدا دانیشتبایە و مەسەڵەن ڕژیمی ئێران پێی وابوو کە لە ڕێگای ئیدۆلۆژی سیاسی ئیدۆلۆژی ئیسلامی خۆیەوە ژنانێکی ئیسلامی کە ئیسلام پەرە پێ بدەن و لە نێو ماڵێدا دانیشتن ئەدی نین یعنی گۆڕانکاری لە بواری بەتایبەت منداڵم سیاسیەوە ئێمە ئێستا زۆر لە مەیدانەکاندا دەبینین یعنی ئەدی ژنان ئەو سنووری بینی حوزەی تایبەتی و حوزەی گشتیان شکاندووە هەمیشە حوزەی تایبەت حوزەی ناوماڵ بۆ ژن دابین کردابوو یعنی بنیاد نرابوو بەتایبەت لە زەهنیەتی پیاسالاریدا ئێمە دەزانین کە ژن پێگەیەکەی ناوماڵە جگاکەی ناوماڵە حوزەیەکی تایبەتە موکێکی دیاری کردراوە بەڵام لەو بەتایبەت دامانگەدا ژنان ئەو سنوورەیان تێکشکەن و هاتنە نەو حوزەیەکی گشتیەوە کە نەک تەنیا ئەوەی کە ئێمە دەبینین کە ژنان پێشتر بە ئاماژە بۆش پێنجنان هەمیشە لە نەو شۆڕشدا هەبوون هەر لە شۆڕشی 1970 ئێراندا ژنان هەبوون بەڵام ئەم شۆڕشی کە ئێستا لە ئارادایە چۆن خۆی لەم شۆڕشانی پێشووی تەنانەت ئێران و تەواوی دنیا جیا دەکاتەوە ئەوەیە کە ژنان ئێستا ڕۆڵی پێشنگایەتیان هەیە یا بۆ خۆیان ڕێبەرایەتی دەکەن شۆڕشەکان یا ژەوەی کە بۆ خۆیان ڕۆڵی پێشنگیان هەیە لە هەمان کاتدا ئامانجی دیاری کردراوشیان هەیە یعنی من کاتێک باس بە ئامانجی دیاری کراو دەکەم مەبەستمەوەیە کە ئەدی تەنیا ژنان شۆڕش یا خەبات بۆ ئاڵوگۆڕیەکی سەرەکی گۆڕانی فێگورەکانی یا دەسەڵاتداران ناکەن بەڵکو بە دوای ئاڵوگۆڕێکی بنچێنی بەسەر سیاسەتی پیاسالاری بەسەر سیاسەتی سەرمایەداری و سیستمی تەنانەت دەوڵەت نەتەوە دێنن چون دەزانین کە ئەم سیستمانەش بە خۆیان پێکەوە پەیوەندیەکی دانابڕاویان هەیە و یەکیان بێ ئەوی دیکە ناژی ئێستا ینی ژنان بەڕاستی من دەڵام ئەم سێ سوچە کە دەبێت سوچێکی پیاسالاری سوچێکی دەوڵەت نەتەوە سوچێکشی سەرمایەداری ئەم سێ سوچیان پێکەوە یعنی گرتۆتە ئامانج و ئامانجەکەیان دیاری کردراوەوە بخۆشیان پێشنگایەتی ئەم شۆڕشە دەکەن جا ئەوەیە کە بۆتە هۆکاریەوەی کە ئێستا ژنان لەم شۆڕشەدا خۆیان لەگەڵ شۆڕشەکانی پێشدا جا کرد بێتەوە. بەڵێ بەڕێز ڕۆژین ئێوە باسی بەرەنگاری ژنانتان کرد لە بەرابەر بە حجابی زۆرم لێ ئەگەر چاوی لێکەی لە شۆڕشی ژینەوە کە دەستی پێکردووە گوشارەکان بۆ سەر ژنان زۆرتر بووە ئایا کۆماری ئیسلامی دەتوانێت بەم گوشارانە ژنان بواتەوە بۆ قۆناغی پێش شۆڕشی ژینە؟
ئێمە من پێم خۆشە بەڕاستیەوەی زۆرم پێ خۆش بوو کە ئەم شتتان هێنا ئاراوە باسی حیجابی زۆرە ملی دەکەن. دەزانین کە ژینا بۆ قوربانیە و حیجابی زۆرە ملیە خودی ئەم شۆڕشە بەهۆی کوشتنی ژیناوە دەست پێ کرد کە هۆکارەکەی حیجابی زۆرە ملی بوو. بەڵام لە هەمان کاتدا دەبینین کە ژینا لە تاران کوژرانە لە ڕۆژهەڵاتدا بە لە هەمان کاتدا کاتێک باسی ئەوە دەکەین کە ڕژیم زۆر زەخت دەخاتە سەر ژنان بەتایبەت لە دیژیەوەی کە ژنان حیجابی پەسەندکراوی ئەوان ڕعایەت ناکەن ئەمە دەبینین لە زیاتر لە شارە ناوەندەکانە ئەوە شتێکە کە ئێمە دەبێت سەرنجی بدەینێ چاوەکەن لە ماوەی ئەو دەمانگەدا کە شۆڕشەکە لە ئارادا بوو بەتابەت ڕۆژانی کە شەقامەکان چۆڵ نەبوون کە گەل لەسەر شەقام بوو ڕژیمی ئێران دادگای باڵای ئێران بریاریدا کە گەشتی بەنێو ئەرشادی خۆی لابات بەڵام ئێستا کە دەبینە شەقامەکان چۆڵ بوونەتەوە لە هەمان کاتدا لە بواری سیاسەتی ناودەوڵەتیدا هێندە جێگە و پێگەی خۆی قایم کردووە لەگەڵ دەوڵەتی عەرەبستان پەیوەندی چڕ کردوتەوە لە هەمان کاتدا دانیشتنی نهێنی لەگەڵ دەوڵەتی بایدێن هەیە لەگەڵ یەکێتی ئوروپا لەگەڵ بەلژیک ماوەیەک لەوە پێشدا زیندانی سیاسی ئاڵوگۆڕیان کرد لە هەر کات مەبەستمەوە بەڵام پەیوەندی ناودەوڵەتی خۆی گەرمتر کردوتەوە بە ئێستا لە ناو خۆی وڵاتە دەیهەوێت چی بکات دەیهەوێت بە ئەوەی کە دیسان حیجابی زۆرە ملی پڕەنتر کاتەوە منداڵان دەیهەوێت شۆڕشەکە تۆزێک بخۆی بەلالادە بەرێت لە بیرمان نەچێکە لیبراڵەکان بەتایبەت فەمینیستە لیبراڵەکان چ لە دنیای ژوورەوەی ناوخۆی جغرافیای سیاسی ئێران و چ لە دەرەوەی جغرافیای سیاسی ئێران یەکجار زەرحەول دەدەن کە ئەم شۆڕشە تەنیادا بەزێنن بۆ شۆڕشێکی لیبرالی واتە تەنیا ئازادیەکی تاکە کەسی بدەن بە کۆمەلگای تەواوی کۆمەلگاکانی کە لە جغرافیای سیاسی ئێراندا دەژین ئێستاش دەبینین کە دیسان ئەم حیجابی زۆرە ملی دیسان هەم لەلایەن ڕژیمی ئێرانەوە بۆڵ دەکردێ هەم لەلای میدیاکانی دیسان دەرەوەی ناوەندگەرا بۆڵ دەکردێتەوە و من حەز دەکەم ئەمە تاکتیکێکە کە ئێمە دەبێ وریای بین چون ئازادی پێناسەی جیاوازی هەیە و ئازادی تاکە کەسی کە هەمان ئازادیەکە کە ژن بخۆی بۆ وێنە ژن بخۆی حیجابی خۆی پۆششی خۆی هەڵبژێرێ ئەوە یەکێکە لە ئازادیەکان ڕەنگە ئەوە تەنیا ئازادیەک بێ کە ژنێکی فارس بیهێوێ ژنێکی ناوەند بیهێوێت چون ئەوان وەکو نەتەوە نەچەوسانەتەوە چون ئاینی ئەوانش نەچەوساوەتەوە بەڵام ئێمەی کە ژنێکی هەم ژنێکی نەتەوەیەکی بندەستین چینێکی بندەستین ئاینەکەشمان چەوساوەتەوە جادێ هەر ئاینێک دەتوانێت ببێت لە ئیسلام و بیگرەوە تا زەرتۆشت و تا ئەوانی یارسان و هەر ئاینێک چەوساوەتەوە کەواتە ئێمە تەنانەت ئەگەر ئەو ئازادیە تاکە کەسیەشمان هەبێ کوششەکەشمان بخۆشمان هەڵی بژێرین دیسان ئێمە هەر چەوساوەین چون نەتەوەکەمان چەوساوەتەوە چون ئاینەکەمان چەوساوەتەوە جا من لێرە پێم خۆشە ئەوە بڵێم کە ئێمە کاتێک باسی حیجابی زۆر ملی دەکەین دەبێ وریابین کە ئاماژە بۆ بکەین کە ئەمە یەکێک لە کێشەکانە دروستە ئەوە بۆ هۆکاری کوشتنی ژینە دروستە ئەوە بووە هۆکاری دەستپێکردنی ئەم شۆڕشە بەڵام کێشەی ژنان بەتابەت کێشەی ژنانی نەتەوەی بەندەست تەنیا کێشەی حیجابی زۆرە ملی نییە من لەسەر ئەم قەناعەتم بە پێ توانی ئەو کەسانی کە بڕوایان بەوەیە کە حیجاب کۆڵەکەی ئەسڵی جمهوری ئیسلامی و بێ حیجابی ئیجباری کۆماری ئیسلامی ناتوانێت بێت من دەڵم کۆماری ئیسلامی ئەو کۆماری ئیسلامی 44 ساڵەوە پێش نییە هەر لە بواری حیجابی زۆرە ملیشەوە چاوی لێ بکەی ئێمە دەبینین کە ئاڵوگۆڕیەکی بەسەر خۆی داهێناوە واتە یەکێک لە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئەوەیە کە وردە هەر جاری شتێک بدە بە کۆمەلگا و بێدەنگیان بکە ئەو وردە دانانەش بۆچەیە بۆ دیسان نەتەوەی ناوەندە لێرە فارسکەرایە ژنی فارسی دەوێت ئەوان ئازادیەکی تاکە کەسیان دەوێت کە پتوانن بۆ وێنە ژیانی تاکە کەسی خۆیان هەڵبژێنن بەڵام لە هەمان کاتدا
ئێمە دەتوانین بڵین گروپە پراوێزخراوەکان ئەوان ئازادی بۆیان پێناسەیەکی قوڵتری هەیە و تەنها تاکە کەسی نییە و ئازادی واتای جیاوازی بۆ ئەوان هەیە و دەبێت لەمەدا وشیار بین. بەڵێ بەڕێ ڕۆژین من لەناو قسەکانی ئێوە وا هەستم گرکە مەبەستانەوەیە ئەگەر سیستەم لەسەر ژنان لە کوردستان هەیە و لە بۆ نمونە لە شارە گەورەکانی ئێران جیاوازی هەیە هەڵسو کەوتی ڕژیم بەرامبەر بەم دوو شوێنە زۆر جیاوازە مەبەستان چییە؟ مەبەستانەوەیە ڕژیم تونتر بەرامبەر بە کوردستان و شارەکانی کوردستان هەڵسو کەوتەکە یان ڕەوشێتری هەیە بۆ هەڵسو کەوت لە دژی ئەمان یان لە شارەکان بە جۆرێکی تر لە شارە گەورەکان. مەبەستم ئەوەیە داواکاریەکان جیاوازە. داواکاریەکی ناوەندێک شاری ناوەندێک کۆمەلگایەکی ناوەند وەکو کۆمەلگای فارسدەی هەوێت زۆر جیاوازترە لەو داواکاریانەی بۆ وێنە گەلی کوردی هەوێت. داواکارێکی ژنێکی کوردی هەوێت زۆر جیاوازترە لەو داواکاری ژنی فارسدەی هەوێت. دروستە هاوسۆزی لە بینماندا هەیە من هاشا لەوە ناکەم ئەو هاوسۆزیەی کە لە نێو شۆڕشی ژنجان ئازادیدا بوو بێواتا بوو بە دەبێ بەردەوامیش بێ بۆ سەرکەوتنی ئەم شۆڕشە بەڵام لە هەمان کاتا من لەسەر ئەم باوەڕەم کە داواکاریەکان جیاوازە هەتا داواکاریەکان جیاواز بێ هەڵسوکەوتی ڕێژیمیش جیاواز دەبێ. من مەبەستمەوە بوو لە بۆ وێنە لە کۆمەلگای کوردیدا ئێمە داواکاری جیاوازترمان هەیە. ئێمە داواکاری ئەوە دەکەین نەک تەنیا ئازادی تاکە کەسیمان هەبێت کە بۆ خۆمان هەر کەسێک بریاردەر بۆ ژیانی خۆی هەبێت کە ئازادیەکی نەرێنیە ئازادی تاکە کەسی کە لیبراڵەکان زۆر حولی بۆ دەدەن ئێمە لە هەمان کاتدا ئازادیەکی ئەرێنیمان دەوێت چ لە فۆرمی تاکە کەسیدا چ لە فۆرمی جفاکی و کۆلکتیویدا یعنی ئەوەی کە من وەکو تاکێکی کەس شکل فۆرمی ژیانی خۆم بخۆم هەڵی بژێرم و لە هەمان کاتدا ئێمە وەکو کۆمەلگایەکدا شکل و فۆرمی سیاسەتی خۆمان بخۆمان هەڵی بژێرین و لە هەمان کاتدا ئێمە ئازادیەکمان دەوێت چینە بەندەستەکاندا نەتەوە بەندەستەکاندا ئازادیەکی غیرە سۆڵتەیان دەوێت یعنی سیستمی زالداریان ناوێت. بەڵام ئەم داواکاریانە من تا ئێستا بە پێی ئەو خوێندنەوانەی خۆم لە ئەم شۆڕشم هەیە من لە نێو بەشە ناوەندەکاندادا نایبینم. بۆیە هۆکارەکەشی ئەوەیە تەنانەت هەڵوێستی سیاسی ئەوان هەڵوێستی بەرخۆدانی ئەوان هەڵوێستی تەنانەت سەرپێچیکردنی جفاکی ئەوان زۆر جیاوازترە لەو هەڵوێستی سیاسیە و لەو هەڵوێستە سیاسی کە بۆ وێنە کۆمەلگای کوردی لە ڕۆژهەڵات هەیبوو. جا تا هەڵوێستە سیاسەکان جیاواز بێت چالاکە سیاسەکان جیاواز بێت و داواکاریەکان جیاواز بێت بێگومان ڕژیمش هەڵوێستی جیاوازی دەبێت. یەکشی کەمان لەبیر نەچێت یەکێک لە پێما بێ کوڕی یەکێک لە شەهیدەکانی هەر ئەم شۆڕشی ژنجان ئازادیە بوو وتەیەکی زۆر جوانی لەسەر گڵکۆی باوکیدا و کوتیکە ڕژیمی ئێران لە شارە فارسەکاندا هەر فاشیستە بەڵام لێرەدا هەم فاشیستە لە کوردستان هەم داگیرکەرە ئەوە ئێمە ناتوانین هاشای لێ بکەین. جا پێ ئەوەی کە ڕژیمی ئێران وەها هەڵوێستنوێت هەڵوەستێکی بەرامبەر ئێمە هەیە ئێمەش داواکاری جیاوازمان هەیە ئێمەش هەڵوەستی سیاسی و بەرخۆدانێکی جیاوازمان هەیە. پەیوەندێکی مناوە ها دەبینم مەبەستشمەوە بوو. بەڵام ئەگەر لە بیرمان نەچێتەوە کە سیستەم بەسەر ژنانە چ لە تاران چ لە کوردستانە سیستەمێکە کە وەکو یەک مشتەرەکە ئەگەر ژنبوون دەردێکی مشتەرەکە کە لە ئێران و لە کوردستان وەکو یەک هەیە ئەگەر لە شارە گەورەکانە کێشەکە حیجابە بەڵام لە کوردستانە زمانی دایکیە لە کوردستانە ژنبوون زۆر سەخترە بەهۆی ئەو داگیرکاری کە خۆتان باستان گەر بەهۆی ئەوەی کە لە کوردستانە لە 44 ساڵی ڕابردووە خۆڕاگری زۆرتر بووە لە بوونی حزبەکاندا ژنان زۆر مقاومەتیان زۆرتر بووە بۆی ئەگەر لە شارە گەورەکانە ئەوە کەمترە بەهۆی ئەوەیە کە لە کوردستانە حزبیەتێکی زۆرتر و هەیە و وجودی ئەحزابی جۆرا و جۆر ئەمە خۆی بۆ ژنان سەرلەوحەیەک و نەقشێکی تایبەتی بووە. ئێوە باسی داگیرکەریتە فەرموو گۆرن بۆ گرن کاتمەنی قسەکەتان با من لێرە ئاماژە بە یەکشدان من بەبەستم ئەوە نییە کە ئێمە بەکو ژن ئەگەر باسی بکەین جا ئێستا بە نەتەوە وەلانین بە هۆڤیەت یا سوزانم ناسنامە جیاوازەکانی دیکە وەلانین ئەگەر وەکو باسی ژن بکەین کێشەی ژن کێشێکی تەنانەت ئێران نییە کێشێکی تەنانیت ڕۆژهەڵاتی ناوینیش نییە کێشێکی دنیاییە ئێمە چەساوەی سیستمی پیاوسالارین بەڵام لە هەمان کاتدا
بە یەک شێوازش بە یەک فۆرمش بە یەک ڕادەش نەچەوساوینەتەوە من مەبەستم ئەوە بوو دەویستنیا ئاماژە بۆ بکەم بەڵام لە هەمان کاتا ئینگۆ ئاماژەتان بۆ کرد کە ڕۆژهەڵاتی کوردستان خاوێن ڕێخستنە حیزبە و ئەوە بخۆی کاریگەرێکی ڕاستەخۆی لەسەر شێوازی و هەڵوێستی سیاسی کۆمەلگای ڕۆژهەڵات بوو بێگومان من لەگەڵتان هاودەنگم بێگومان ڕێخستون و حیزبە سیاسەکانی کورد پەیوەندی ڕاستەخۆ و پەیوەندی ئۆرگانیکان لەگەڵ کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان هەیە و بێکاریگەر نین و ناژبن. بەڵێ زۆر سپاس. بەڕێز ڕۆژین بە نزیک بوونەوە لە ساڵ وەگەڕی شۆڕشی ژینا کە دەستی پێکردووە ئەگەر لە هەواڵەکانە بینی بێتمان گوشارەکان دووبارە دەستی پێکردوە سەوکە لە سوالێکی پێشووتریش ئاماژەم پێکرد و گەشتی ئێرشا دووبارات و سەر شەقامەکان پێتاوانی ئەمە شەڕێکی دووبارە دەستە و یەخەیە لەگەڵ خەڵک و ژنان بە تایبەتی؟ ئێمە دەبێ من پێشتر پێمان لە وەڵامی پرسیارێکیش ئاماژەم بۆدا دەبێت ئێستا لە خۆمان پرسین بۆچی ڕژیمی کۆماری ئیسلامی لە هەڵومەرجێکی وەهادا لە ئێستادا مەسەن دیسان دەڵێت بەڵەوە گەشتی ئەرشا دیسان دەست بەکار بۆتەوە دەزانین کە لە من ئاماژەم پێکرد کە کاتێک گەل لەسەر شەقام بوو کاتێک گەل لەسەر شەقام بوو ئەگەر لەبیرتان بێ خامنەی لە دانیشتنێکیدا کە لەگەڵ هێندێک ژنان بوو کە ژنەکان تەنانەت حیجابێکی نیمچەییان هەبوو وتی ئەمانە ژنان و کچانی ئەو وڵاتن دەبێ بیان پارێزین ئەمانەش بەشێکن لە ئێمە ینی تەنانەت کاتێک شۆڕش لە چیندا بوو لە گڕدا بوو کەسێک بۆ خامنێش بۆ خۆی کەمکەم خەریک بودان بۆ دانێت کە خەریک ملۆ خەتە سووری خۆم کە حجاب قەت نابێ پێشەل کردرێت تێپەر دەبم بەڵام ئەوە لە هەمان کاتدا بوو کە ئێمە دەزانین لە دنیای دەرەوە یعنی مەبەستم لە دەوڵەتانی دەرەوە دەوڵەتانی ڕۆژاواییەوە لەلایەن ئەمریکاوش گوشارێک لەسەر ئێران هەبوو گوشارێکی زۆر جا گوشارەکە پەیوەندی ڕاستەخۆی بە سەرهەڵدانەکە بوو بە بزوتنەوەکەەوە بوو بەڕاستی گەلف گوشاری خستە سەر دنیای دەرەوە و لە هەمان کاتدا ئەوەی کە ئێران یارمەتی رووسی دەدا لە بواری جێبەجێکردنی پەهپاد و شتیواوە جا دنیای دەرەوە لەو دەرفەتێکی کەڵوەرگر کە ئەوش بخۆی گوشاری زیاتر بخاتە سەر ئێران و بەشک و ئێران بێنێتەوە سەر قەنەعات و واز لە یارمەتیدان بە رووسیە بێنێت و لە هەمان کاتا بێنێتەوە سەر میزی دانیشتن بۆ ئەوەی کە بگەنە جێگایەک بۆ دانیشتنی ئەتۆمیکیان بەڵام ئێمە دەزانین لێرەدا بزوتنەوەکە یعنی سەرشەقامەکە وردە چۆڵکرا هۆکاری چۆڵکردنەکەی چی بوو هەڵبەت نازانم ئەوەیە ئاماژە بۆ بدەیت کە چی بوو بەڵام دەزانین کە ئێستا شەقامەکان تۆزێک چۆڵتر بۆتەوە شەقامەکان چۆڵتر بۆتەوە بەڵام لە هەمان کاتدا دەزانین ژنان ڕۆژ بۆ ڕۆژ هێژماریان زیاتر دەبێت کە بێ حیجاب دێنە دەرێ یا ئەو حیجابی زۆر ملیان وەلا ناوە بە شێوازی بە خۆیان پێیان خۆشە جل لەبەر دەکەن و دێنە دەرێ ڕۆژ بە ڕۆژ هێژماریان زیاتر دەبێت ڕژمی ئێران کاتێک کە دیسان شەقام چین و گەرمیەکی زیاتری هەبوو هێنای کوتی من لە ڕەوشی جیاوازتر کاڵ وەردەگرم جێریمی نەختیدا سوزانم لە تەکنۆلۆژی کاڵ وەرگرکە و کەسانی کە بێ حیجابی زۆر ملی دێنە دەرێ بیان ناسێنێت و سزای جۆرا جۆریدا و تەنانەت چەند ڕۆژەوە پێشەمان دیتمان کە هێندێک سزای تەنانەت لەسەر حیزب ینی بنەمایەکی یاساییش نەبوو سزای هێندێک سزای بە هێندێژندا هێندێک ڤیدیۆ هاتە دەرەکە هێندێک کەسێکی ناناسرا و تەنانەت هەڕەشیان لە ژنان دەکرد بە شێوازێکی زۆر ناحەز و بێڕێزانە ئێمە ئەوانە هەمووی دەبینین بەڵام بۆچی ئێستا ئایا ڕژیمی ئێران دەیەوێت خەڵک تووڕەتر بکاتەوە من زۆر ئاماژ بۆ دەکردێت کە خەڵک تووڕەتر دەبن کە ئەوەی کە خەڵکی هێنا سەر شەقام تووڕەیی بوونی خەڵکە بە پێچەوانەی ئەو کەسانەوە دەڵام ئەوە تووڕەبوونی خەڵک نەبوو ئەوانی هێنا سەر شەقام ئەوە بلوغی سیاسی ئاگاهی سیاسی ئاستی سیاسی ئەو کۆمەلگایە بوو کە کۆمەلگای هێناوەتە سەر شەقام و ئامادە نییە بگەڕێتەوە کۆمەلگا من دەڵام بڕیاری خۆی داوە گەڕانەوەی نییە ئەم شۆڕشە لە بواری زێهنیەتەوە لە بواری کۆمەڵایەتیەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشتر دەڕات و ڕژیمی ئێرانش ئەوە دەبینێت جا ئێستا کە لە دەرەوەی جغرافیای سیاسی ئێران هەڕەشە لە سەربوونی خۆی نابینێ لە ناو خۆیدا
جەختی خۆی گوشاری خۆی لەسەر کۆمەلگا زیاتر دەکات بەڵام دیسان لە بیرمان نەچێ کە ئەم گەشتی ئەرشادە ئێستا ئێمە زیاتر هەل دیسان لە شارە گەورەکاندا لە ناوەندەکاندا دەیبینین لە تاراندا ئیسفەهاندا لە شوێنی مثلا گەورەدا مثلا لە شوێنایەکی وەکو شارەکانی ڕۆژهەڵات ئێمە ئەو شتانە کەمتر دەبینین جا دیسان ئەوە دەگەڕێتەوە من ئاماژەم پێکرد پێشتر کە هۆکارەکانی دەتوانێت چی بێت کە دەبێ وریابین کە دروستە حیجاب بەشێکی زۆر لە داویستەکانی ژنانە لە کۆمەلگایە بەڵام تەواوی داواکاریەکانی ئێمە ئەوە نییە و نابێ بیهێڵین کە ئەم شۆڕشە تەنیا دابەزێ بە داواکاریەکی وەکو حیجاب. بەڵێ زۆر سپاس بەڕێز ڕۆژین ئێمە بۆ بەهێزکردنی ئەم خەباتەی ژنان دەبێت چی بکرێت بەڕای ئێوە ئەمەی کە ئەمە هەمووی باسی خۆڕاگری و خەباتی ژنان لە 44 ساڵی ڕابردوو بەرامبەر بە کۆماری ئیسلامی کرا بۆ بەهێزبوونی چی بکرێت؟ چاڵەکان کاتێک ئێمە ئاماژە بۆ دەکەین کە ئەگەر بڕوامان بۆەوە بێ بە تایبەت کە ئێستا شۆڕشێکی ژن لە ئارادایە دەبێ ئەومان لەبیر نەچێت کە ئەم شۆڕشە لە دژی چی شەڕ دەکات و چۆن کەواتە دەتوانێت خۆی بەهێز بکات. لەم شۆڕشەدا ئێمە دەزانین کە ژنان لە دژی سیستمێکی پیاوسالاری شەڕ دەکەن لە هەمان کاتدا دەزانین کە پیاوسالاری ذهنیەتێکی داگیرکراوی بنیاد نراوە کە لەسەر سیستم و بنەمایەکی دەستەڵاتداریەکی ناوەندگەرا دروست بووە لەسەر بنەمایەکی سیستمی پلەبەندی زاڵبووندا دروست بووە دەزانین کە پەیوەندی ڕاستەخۆی لەگەڵ بوونی سیستمی ناوەندگەرای دەوڵەت نەتەوە و سیستمی سەرمایە و بەتایبەت ئیدۆلۆژی لیبرالیزم هەیە جا ئێمە لە دژی ئەم پەکێجە شەڕ دەکەین چۆن ئەم پەکێجە پێکەوە دەبێت تارگێت و ئاماج بگرترێت جا بۆ بەهێزبوونی خۆمان ئێمە دەتوانین چی بکەین ئێمە دەزانین کە بە بێڕێخستن ئێمە ناتوانین لە دژی وەها پەکێجێکە لە پرۆسەیەکی چەند هەزار ساڵەی مێژوویدا دروست بووە ئێمە سەرکەوتوبین بە بێڕێخستن کەواتە ئەرکی تەواوی ژنەوەیە کە خۆیان ڕێخخان کە خۆیان پەروەردە بکەن کە چالاکیەکانیان بەرفراوانتر بکەن بە شێوازی نێتوۆرکی بەتایبەت من زۆر لەسەر ئەوەم کە پەروەردەکردن کە خۆڕێخستن بە شێوازی نێتوۆرکی دەتوانێت ژنان زیاتر پێش بخات کەواتە من ڕێخستنی ژنان وەکو پوینتێکی سەرەکی ئاماژەی پێ دەکەم ڕێخستن دەتوانێت تەنیا ڕێخستن و پەروەردەکردن. بەڵێ زۆر سپاس بەڕێز ڕۆژی من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان بابەتێکەیە کە پێتان وایە ئاماژەتان نەکردووە فەرموو. زۆر سپاس بۆی سپاس کە ئەم دەرفەتەتاندا بە من جارێکی کە دووپاتی دەکەمەوە من مەبەست مەقسەکانمەوە نەبوو کە حیجابی زۆرە ملی ئێمە نابێت دژی ڕاوەستین بەڵام لە هەمان کاتدا دەڵم کە پێداویستی بەتایبەت ژنانی کە لە گەلانی بندەستان داواکاریەکانیان زۆرترا چون بە شێوازی جۆرا جۆر تەفسانێتەوە چون تووشی هەڵاوەردەیەکی چەند لایەیی بوون و لە هەمان کاتدا داواکاریەکان جیاوازن کەواتە داواکاری ژنانی لیبرال هەمان داواکاری ژنانی کوردنین و لە هەمان کاتدا کاتێک من ئاماژە بە شۆڕشی ژن دەکەم و کاتێک دەڵام کە ئامانجی ئێمە لە ناوبردننی ئەو پەکێجەیە کە ئاماژەم پێکرد دەمهێوێت ئاماژە لێرەدا دیسان بۆ بکەمەوە کە کاتێک ئێمە بەست لە ئاڵوگۆڕیەکی بنچێنی دەکەین مەبەستمانەوەیە کە ژنان بەڕاستی دەیان هەوێ جۆرێک لە سیستمێکی دەسەڵاتداری و بەڕێوبەرایەتی دروست بکەن کە لەسەر نەک بنەمای ناوەندگەرایی و لەسەر بنەمای زاڵبوون لەسەر بنەمایەکی پلەبەندی بێ بەڵکو لەسەر ڕەوشێکی ژیانێکی ئۆرگانیک و سروشتی کە تەواوی کۆمەڵگا بە ئەندازەیەکی بەرابەر بە شێوازێکی نەتوۆرکی دەسەڵاتی سیاسیان هەبێت کەواتە بۆ ژیانێکی بەرابەر و ئازادی بۆ ئەم شێوازە ژنان تێکۆشان دەکەون و من لەسەر ئەم باوڕم کە ئەم شۆڕشە بەتایبەتکە لە ڕۆژهەڵات دەستی پێ کردو ئێستا تەواوی جوغرافیای سیاسی ئێرانی گرتوتەوە بەردەوام دەبێت و لە بواری ذهنیەتی لە بواری کۆمەلگایەتیەوە بخۆی خۆی ڕۆژ بە ڕۆژ ئاپدێتتر دەکات لە ئارادەیە بەڵام لە هەمان کاتدا لە بواری سیاسیدا ئێستا ئەوە
ئەرکێکی زۆر گرنگ و زۆری خستۆتە سەر حیزبە سیاسەکانی کە و ئاماژەکە پێکرد ئەم حیزبە سیاسەکان کە پەیوەندێکی ئۆرگانیکیان لەگەڵ کۆمەڵگای ناوخۆی بەتابەت ڕۆژهەڵاتەوە هەیە ئێستا کاتی ئەوەیە کە لە بواری سیاسیەوە بتوانن ئەم شۆڕشە لەسەر ئەو بنەمایەی کە هەیە بە هەمان شێواز کە هەیە زۆر سپاس دەکەم کە بەشدار بووی جارێکی سپاسی دووبارە دەکەم. سپاس جارێکی تر سپاس بۆ بەڕێز ڕۆژین موکری چالاکی سیاسی کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم شەوی ئێمەدا بەشدار بوو. سپاس بۆ ئێوە خۆشەویست ماڵاوە.